people here have arrested me and my family. علی بۆنگۆی سەرۆکی گابۆن کە لە سی ئابدا کودەتای بەسەرداکرا و لە دەسەڵات دوور خرایەوە لە هیچ شتێکدا بێدڵی خۆی نەکردووە. ساڵی 2009 تەنها دوای 4 مانگ لە وەرگرتنی پۆستی سەرۆکی وڵات 29 ئۆتۆمبیلی گرانبەهای لە جۆرەکانی ڕۆڵز ڕایس و مارسیز و بێنتڵی بە بەهای 15 ملیۆن یۆرۆ کڕیوە. بە گوێرەی ماڵپەڕی SDP گابۆنی سەرۆکی وڵات بەردەوام خولیای ئەوەی هەبووە ئەم ئۆتۆمبیلە گرانبەهایانە بە خێراییەکی زۆر لە نێو شەقامەکاندا لێبخڕێت لەژێر پاسەوانیەکی توندا. خەڵک ناڕازی بوون لە دەوڵەمەندبوونی ناسروشتی خێزانی علی بۆنگۆ. دوجار ئەم دەوڵەمەندبوونەی لە سای مڵکی گشتی بۆ هۆی کودەتاکردن بەسەریدا و دوورخستنەوەی لە دەسەڵات. عومەر بۆنگۆی باوکی سەرۆکە لە کارلادراوەکە تا لە ژیاندا بوو 41 ساڵ حکمی گابۆنی کرد. بە هەمان شێوە قسەی زۆر لەسەر دەوڵەمەندبوونی نایاسایی و ناسروشتی دەکرا. بە جۆرێک لە دادگای فەڕەنسا سکاڵی لەسەر تۆمار کرا و خۆی و 9 منداڵی بە تۆمەتی گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی دادگایی کران. منداڵەکانی عومەر بۆنگۆی باوک تۆمەتبار کرابوون بە کڕینی شوقەی گرانبەها بە بەهای 85 ملیۆن یۆرۆ لە پاریس و شارەکانی دیکەی فەڕەنسا. بە گوێرەی راپۆرتی دادگای پێداچوونەوەی پاریس ئەم سەروەت و سامانە بە گەندەڵی و لە ڕێگەی وەرگرتنی بەرتیل لە کۆمپانیای تۆتال ئینێرژیەوە کۆکراوەتەوە. فابرێز عورفی ڕۆژنامەنووس لە پێگەی میدیاپارت کە دیکۆمنت و بەڵگەکانی دادگای پاریسی بینیوە دەڵێت سەروەتەکەی خێزانی بۆنگۆ گەیشتووەتە 460 ملیۆن یۆرۆ. لەلایەکی دیکەوە هەفتەنامەی فەڕەنسی لۆکناری ئۆوچینی ئاشکرای کردووە کە علی بۆنگۆ ساڵی 2010 هۆتێلێکی بە بەهای 100 ملیۆن یۆرۆ کڕیوە بە نیازبووە بیگۆڕێت بۆ شوێنی مانەوەی دیپلۆماسی خۆی لە فەڕەنسا. دۆسیەکانی گەندەڵی و بەرتیلخۆری و خراپ بەڕێوەبردننی وڵات بابەتی گەرمی هەڵمەتی هەڵبژاردننی مانجی ڕابردووی گابۆن بوو کە ئەلبێر ئەندۆ ئۆسار کابەری علی بۆنگۆ لە دژی بەکاری دەهێنا. بریس ئۆلیمی نیگێما ئەو فەرماندە سەربازی کە وەکو سەرۆکی قۆناغی ڕاگوزەری گابۆن دیاری کراوە بە خێزانەکەی بۆنگۆ نامۆنیە و ئامۆزای سەرۆکە لە کارلابراوەکەیە. ئەو هەرچەندە هیچ دۆسیەکی گەندەڵی لەسەر نییە بەڵام گومان لە دەوڵەمەندەکەی دەکرێت و بە گوێرەی ڕێکخراوێکی ئەمریکی لە ساڵانی 2015 و 2016دا 3 ڤێلای بە بەهای ملیۆنێک دۆلار لە واشنگتن کڕیوە.